وەرزی بەهارە جا خی گەورە کوردستانی وا بنیادنا و ڕۆڵێکی وای بە کوردستان داوەکە لە هەر وەرزێکە تایبەتمەندی و جیاوازی خۆی وەروە سوود و گرنگی خۆی هەیە بۆ خەڵکەکەی. جا لە وەرزی بەهاریشدا لە هەرێمی کوردستان و ناوچە جیاوازەکان کۆمەڵێک ڕووەک لەم وەرزەدا سەر دەرەهێنن و پەیابن کە سوودێکی زۆریان بۆ تەندروستی ئێمە هەیە و خەڵکێکی زۆریش هەیە کە بەکاریان دێنێت و سوودی لێ بینن. جا زۆرن ئەو بابەتانەی کە لە وەرزی بەهاردا خەڵک بەکاریان ئەهێن. ئێمە لەم تەوەرەدا باز لە گیابەهاریەکان دەکەین و باز لە سوودەکانیان دەکەین و باز لەو شێوازی بەکارهێنانی دەکەین ئایا بەکاڵی بخورێن یاخود زەر بکرێن یاخود سوود بکرێنەوە یاخود چ شێوازێک زیاتر سوود بە تەندروستی ئێمە دەگەیەندرێت ئێمە بەکاری بهێنین بەپێی جۆری ڕۆکەکان و زۆرێکمان هەیە کە گیابەهاریەکان هەڵ ئەگرین لە موجەمیدە و لە ساردکەرەوەکاندا بۆ کاتی دیکە بەکاری ئەهێنین و لە وەرزی دیکە بەکارین و بزانین ئایا چ شێوازێک تەندروستە وەرە چ بابەتێکدا یاخود لە چ زەرفێک یاخود لە چ شتێکی تایبەتدا هەڵبگیرێت بۆ ئەوەی تێک نەچێت و زەرەر لە تەندروستیمانەدا. گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر سەروەرلەکی پسپۆر لە پزیشکی جێگرە و تەواوکاری کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر بێ کاکتۆر. زۆر بەخێر بێ. سڵاتان لێبێ، دەستان خۆش بێ. زۆر بەخێر بێ سەرچاو. کاکتۆر با بە شازەی گشتی باز لە ڕۆکی بەهاری بکەین، ڕۆکە بەهاریەکان و بابەتە سەوزەکان تا چەندێک سوود بە تەندروستی لەش ئەگەێنن. بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، ڕۆکە بەهاریەکان گرنگن بۆ تەندروستی مرۆڤ، چکە چنە قاڵبی خۆراکی سروشتی و هەنێ جاریش دەوری دەرمانی سروشتیە بینن. جا مرۆڤیش ڕۆژانەیەکێک لەو شتانەی کە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەگەڵە بریتە لە خۆراک زۆر بەکارهێنێ. زۆربەی مرۆڤەکان دوو ژەم بۆ سێ ژەم ئەخۆن. دەرمانیش ئینسان کە نەخۆشەکەوێ سێ جۆر دەرمان هەیە، یان دەرمانی کیمیایی هەیە، یان دەرمانی ڕۆکی هەیە، یان دەرمانی خۆراکی هەیە. دەرمانە خۆراکیەکان چین ئەوانن کە لە گیابەهاریەکان، لە بەهاراتەکان، لە زەیتەکان لەوانە دروست دەکرێن. مەبەستم چییە؟ پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ مرۆڤ هەیە، بۆیە مرۆڤ هەر لە دێر زەمانەوە ئاشنایانە کە بەکاری هێناون بۆ بەرهەڵستی ژینگە، بۆ بەرهەڵستی سەرما و گەرمە، هەروەها بۆ چارەسەری نەخۆشیەکان. وڵاتی ئێمە چۆن هەڵەسەنگێنی بۆ ئەم گیابەهاریانە؟ خۆی گەورە سروشتە جوانی پێبەخشیوین لەگەڵیا بوونی چەندین گیابەهاری بە دراساتی ئێوە بە ئەزمموی خۆتان چۆن نییە ئەم گیابەهاریان زۆری ئەم گیابەهار لە وڵاتی ئێمەیەکە هەیە؟ لە ڕاستیە وڵاتی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندە بە گیابەهاری یاخود بە گیا دەرمانەکان، بۆ لەبەرەوەی وڵاتی ئێمە هەم ناوچەی شاخاوی هەیە، هەم پێدەشتی هەیە، هەمیش گەرمیانی هەیە. ئەتە لە ئەم پەڕی گەرمەوە بۆ ئەو پەڕی سارد هەموو جۆرە ژینگە و کەشوهەوایەکی هەیە. ڕۆکەکانیش طبیعەتیان جیاوازە، واتە سروشتیان جیاوازە، هەیانە لە کەشوهەوای گەرمە دروست ئەبێ یاخود گەشاکە، هەشیانە لە کەشوهەوای ساردە، هەشمانە لە کەشوهەوای مامناوەندیە. بۆیە کوردستان دەوڵەمەندە بە حکمیەوەی جوگرافیا و کەشوهەوای کوردستان جیاوازە، زۆربەی ڕۆکە دەرمانەکان و ڕۆکە خۆراکیەکانی لێ دروست ئەبێ یاخود لێشی نەبێ. زۆر باشە. زۆر ئەو ڕۆکانێکە لە مەرزدا پێیا ئەبن و خەڵک لە ژەم خۆراکەکاندا بەکاریان دێن، لەوانە کنگەر یاخود گۆزروان یان کاک دانێل ئەوەی کە تۆ سەرەتای بەرنامە گەوڵە یان هەر بابەتێکی دیکە بێت، ئەمانە سوودیان چێ بۆ لەشی ئێمە؟ لە ڕاستیە خۆی ئەگەر وردی کەینەوە مرۆڤ لە مادەی ئەندامی دروست بووە تا لەشتی سروشتی دروست بووە، بۆیە کە ئەو دەرمانە کیمیایە ناخوا لەبەرەوەی نامۆن بە لاشەی مرۆڤ پێشوازیان لێ ناکە. ئەوەیە کە ئەوترێ دەرمان کاریگەری خراپی هەیە یاخود ماکی هەیە، بۆ چکە نامۆن بە لاشەی مرۆڤ. لاشەی مرۆڤ لە چەند شتێکی ئەساسی دروست بووە کە خاچی لێ دروست بووە، کە ڕۆکی لێ دروست بووە، کە باقیاتی ئاژەڵەکانێکی لێ دروست بووە، کە کاربۆن و هایدرۆژین و نایترۆژین و ئۆکسجینە. بەستە ئەو مادانەی کە سەو ئەو نەمادەی و تێکەڵاوەکرێ و دایان هەزار جۆر دەرمانی لێ دروستەکرێ، زۆربەی زۆری نامۆیە بە لاشەی مرۆڤ. بەڵام ڕۆکەکان هەر لەو مادانە دروست بوون کە مرۆڤی لێ دروست بووە، بۆیە پێشوازی لێکا، پێی خۆشە، ئاشنایەتی لەگەڵیا گرنگن بۆ لاشەی مرۆڤ. لەبەرەوەی ئەگەر کورتیکەینەوە گرنگی گیابەهاریەکان بۆ لاشەی مرۆڤ یاخود بۆ تەندروستی مرۆڤ چییە؟ یەکەم ژەمی تەندروستن، دوو
واکەن کە ئەیگونجێنن یاخود بەرگری پێپیاکەن دژی نەخۆشیە وەرزەکان بەرهەڵستی بۆ دابینەکەن دژی سەرما و گەرما چکە تۆ هەنێ ڕۆکت هەیە کە خۆی لە زستانە بەرهەڵستی سەرمای پێکەی هەنێ ڕۆکت هەیە وەکو کاڵک و شووتی ئەمانەت کە تۆی خۆی ڕیشاڵی تایە ئاوارە بەرهەڵستی وشکبوونەوە گەرماکەی واکەن بۆ نمونە لاشەی مرۆڤ کۆئەندامی هەرسی تەواو بێت چکە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO لە سا هەفتای نەخۆشیەکان بەهۆی کۆئەندامی هەرسەوەی تۆ ئەو ڕۆکە بەهاریانەکەی خۆی ئەو ماوەی کە هەیە تەماشاکەی کۆئەندامی هەرست زۆر باشە نەتووشی دڵەکزیێبی نەتووشی قورحابی نەتووشی بە هەرسێبی نەتووشی وشکبوونەوە و قەبزی ئەو شتانە ئەبی جگە لەوەش ڕۆکە بەهارەکان کاریگەریی زۆریان هەیە بۆ بەرگری مرۆڤاتە کۆنداوی بەرگری بەهێزەکەن کاریگەری هەرە سەرکێکەشیان بریتە لە چالاکردنی سوڕی خوێن سوڕی خوێن کە زۆر زۆر گرنگە لە ساڵ 90 نەخۆشی پەیوەندی بە سوڕی خوێنەوەی باز لەوە کرێکە لە وەرزی زستانە ئەگەر ژەهراویەک بوون لە جەستەیە هەبێت ئەم گیا بەهاریانە نایهێڵێت شتیوا ئەبێت باڵە شتیوا هەیە کۆمەڵی ڕۆکمان هەیە دژی ژەهراوی بوونن بۆ نمونە تۆ باسی قنرت کرد یاخود کەنگر باسی گەپڵەت کرد تۆڵەکە هەیە پەڵپینە هەیە ڕێواز هەیە مەسەلەن گۆزروان هەیە ئەو گۆزروانە بۆ خۆی دژی ژەهراوی بوونە گۆزروان ڕۆکێکە لە منتقەی گەرمیان پێوترێ کۆڵە زوانە زوان واتە زمان واتە کۆمەڵێک زمان چکە لە زمانی چیە عەرەب پێ ئەڵێ لیسانە ثەور زمانی گا لە زمانی ئەو ئاژەڵانە زبرە گەڵای ڕۆکەکەش ئاو کوڵکنە تۆزێ زبرە لەوە ناوێ ناو کۆڵە زوانە یاخود بە ئینگلیزی بۆرێج بە عەرەبی لیسانە ثەور ئەوە ڕۆکێکی زۆر بەهێزە دژی ژەهراوی بوون ژەهراوی بوونی خواردن بێ تەسەموم یاخود پێوەدانی مار و دوو پشک و ئەوانە بێ کە ڕۆکێکی زۆر گرنگە دژی ژەهراوی بوون چەندها ڕۆکی کەشمانەیە دژی ژەهراوی بوون زۆر باشە دکتۆر ئایا ئەم گیابەهاریانە زرد بکرێن بخورێن باشە یاخود بە کاڵی بخورێن وەکو سۆزەکانی دیکە لەسەر سفرە هەبێ یان سوور بکرێنەوە بە چ شێوازە تەندروستە ئێمە بیان خۆین بەڵێ خۆی باشترین شێواز ئەگەر پاکژی بکەیتەوە تا تاقیمی بکەی بریتە لەوەی بە کاڵی بیخۆی چکە بە هیچ شێوێت بەها خۆراشەکەی لە دەست نایە ئەگەر نا بە کوڵاوی زۆر باشە بە مەرجێک ڕۆکەکان ئەوانەی کە گەڵان ئەوانەی کە گوڵن ئەوانەی کە قەو لاسکن زۆری نەکوڵێنی ئەوانەی کە ڕەگن ئەشتانی بیکوڵێنی کێشەمان نییە بەڵام بەعام زۆری نەکوڵێنی چەند کوڵێکی کەمی پێبەی زۆر باشە بە کوڵاوی ئاوەکەشی نەڕژی ئاوەکەی زۆر باشە ئەگەر نا حەزل لە کوڵاوی نەبوو حەزل لە کاڵی نەبوو تۆوەرە بە شێوازی سوورکردنەوە بیخۆ بەڵام کوڵێکی پێ بە اینجا سووری کەرەوە کە سوورە کردەوە زەیتێکی باش بەکاربێنە ئیتر زەیتی زەیتونە زەیتی کونجیە زەیتی کەتانە گوڵە بە ڕۆژەیە ئەو زەیتانەی کە تایبەتمەندی تەندروستیان تایە و زەیتی بازرگانینی زۆرش نەبرژێ زۆر سوور نەبێتەوە ئەگەر تەنانەت کە ئەشی کوڵێنی زۆر نەیکوڵێنی کە سووری شیەکەیتەوە زۆر سووری نەکەیتەوە بسووتێ زۆر باشە باسە لە ڕێگای تاقیمکردن کرد و پاکردنەوەی کرد چۆن پاک بکرێنەوە هیوا هەیە کە گیاکە یەکسەر لەو دەشتە ئەیخوات ئەمە تەندروستە یان پێویستە پێش ئەوەی بیخۆین بە چ شێوازێک پاکی بکەینەوە ئەوەی تۆکڵی هەبێ مەسەڵەن خەرتە لەو چاوازە لەو دەشتە زۆر بمان کردومانە تۆکڵێکی هێلەیەکەیتەوە تاقیمی ناوێ خۆی چی شتە خراپەکانە بە ڕووکاری دەروێ لێت کردوتەوە ئەی خۆی کێشە نیە بەس مەسەڵەن تۆ تۆڵەکە یان پەڵپینە ئەمانە چۆن تاقیمیەکەی وەرە لە ئاوی گەرما بیشۆ لە ئاوی ساردا بە ئاوی سارد بیشۆرە و دوای بیخە ئاوی گەرمەوە سێ مادەشەیە بۆ تاقیم تایت پەرمەنگەنات لەگەڵ خوێ پەرمەنگەنات باشترە لە تایت خوێ و پەرمەنگەنات یەک ئاستیان هەیە لە ڕووی تەندروستی هەردووکیان باشن تایت ئەگەر ئەو شتانە دەست نەکەوە اینجا بە تایت تاقیمیەکەیت و دوایی بە ئاوی گەرم ئەیشوی ئەگەر نا پەرمەنگەنات و خوێ و خوێی بەحر نەک خوێی مەعمەلەکان کە پێوترێ خوێ هیمالایە شەر خوێی بەحرە خوێ سپی زبرەکە شەر خوێ بەحرە ئەمانە ئەتوانی 5 دقە تا 10 دقەتیایە بێت لە ئاوێکی شلەتێنە بە تەواوەتی تاقیمە بێت بەڵێ ئەگەر بۆم باسکەی ئێستا وەرزی زیاتر کە لە ناو بازاڕە هەیەت و ینی گرنگی پێ ئەدرێ خەڵکی کنگرە
ئەگەر باس کەمێک لەم گیابهاریان بۆ بکەی سوودەکانی چی؟ کەنگەر یاخۆت قنەر ڕۆکێکی زۆر بەهێزە بۆ لەبەرەوەی ڕەگە لەبەرەوەی ڕەگە هەشتێ ڕەگ بوو هەشتێ ڕەگ بوو ئەوە گەنجینەیە کە خوا دروستی کردەوە بۆ خزمەتی مرۆڤ یاخۆ بوونەوەرەکانی کە مرۆڤ بۆی گەنجینەیە بدۆزێتەوە بێ هونەر بەکاربێنێ زانست بەکاربێنە عەقڵی بجوڵێنێ بۆیە ئەو ڕووەکە کەنگەر یاخۆت قنەر هاوڕێ لەگەڵ گێزەر لەگەڵ سیر لەگەڵ پیاز لەگەڵ زەنجەفیل لەگەڵ زەردەچەوە لەگەڵ ڕێواز بەشێکی ڕەگە بەشێکی پەتاتە ئەمانە لە هەموو چینێکی زەویە کە ئەچێتە خوارەوە کۆمەڵی مادەی کانزا و ڤیتامین هەڵەمژن بۆیە زۆر دەوڵەمەندن بە ڤیتامین و کانزاکان و هەروەها دژە هەڵکردنن بۆ ژەهراوی بوون بۆ دابینکردنی هەموو جۆرە ڤیتامین و کانزاکان بۆ لاشەی مرۆڤ کە لەسەر هەموو ئەندام و ئەندامەکانی شەکەن ئەگەر باسی کەنگەر بکەین واتە قنەر خوێن پاڵفتاکە خوێن پاڵفتاکە واتە خوێن پاکژە کاتەوە کە پاشی کردەوە تۆ لە هەوکردن دوورەبی کە لە هەوکردن دووربی لە زۆرێک لە نەخۆشیەکان دوورەبی قنەر یەکێکە لە ڕۆکە باشەکان بۆ ئازاری ئەژنۆ چکا کۆمەڵی کالیسیۆم و مەگنیسیۆم و ئەوانەی تایە یەکێکە لە ڕۆکە باشەکان بۆ ئەوانەی قەسەبات و هەناسە تومی و تەنگە نەفەسیان هەیە سیەکان پاکاتەوە یەکێکە لە ڕۆکەکان کە دژی ژەهرایی بوون یەکێکە لەو ڕۆکانی کە دژی شێرپەنجەیە یەکێکە لەو ڕۆکانی کە بەرزە فشاری خوێندا ئەگرێ هەروەها یەکێکە لەو ڕۆکانی پەنکریاس چالاکەکە کە کاریگەری هەیە لە کۆنتترۆلکردنی شەکرەیە بۆ ڕۆماتیزمە کە لە کوردەواریە پێوترێ بااری یاخود باداری و ڕۆماتیزمە باشە بۆ نەخۆشیەکانی پێست باشە ئەوانەی کە حساسەتی پێستیان هەیە وەکو بیرۆ وشکە بیرۆ سەدەفیە ئەگزیما بۆ زۆری نەخۆشیەکانی پێست باشە زۆر باشە بە چ شێوازێک ئەمڕۆکە بەهاریانە هەڵبگیرێن و لە چ کیسێک یاخود لە چ قاپێکدا پلاستیک بێیان چ شتێک ئەمە ئەم گیا بەهاریانە هەڵبگرین و بخینە ساردکەرەوە خۆی هەڵگرتنەکەی ئەتوانی کوڵێ دوانی پێبەی زۆر نەیکوڵێنی اینجا ئەو کاتەشی کە حازریەکەی ئەتەوێ بیخەیتە ناو مجەمیدەوە یاخود بەفرگرەوە وا بەشە زەیت و خێشتی تێنەکەی هەر خۆی بێ هەر خۆی و ئاو اینجا ئەو دەفرانی کە تیای هەڵێگری ئێستا ماڵێن پلاسی خراپە ئەگەر لەگە گەرمایە کاردێک بکە بەس لەگە سەرمایە کێشەی نیە لەگە گەرمایە زۆر خەتەرە بە هەر حاڵ کە بەکارێت هێنا بۆ هەڵگرتن ئەگەر دەفری شوشە هەبوو لە هەموو شتێک باشترە دەفری ئیستیل هەبوو هەر چاکە زۆر باشە دەفری شوشە و ئیستیل نەبوو لەو نایلۆن و پلاستیکانەی کە لە مادەی پاک کە لە مادەی پاک دروستکراوە هەیە لە مادەی ڕیسایکلین دروستکراوە هەیە لە مادەی پاک دروستکراوە بێ لە مادەی پاک بەکاریبێنی کە تۆزە نرخی گرانترە و بە زۆریش ڕەنگیان سپی یاخود ئاویە ئەو پلاستیک و دەفرە نایلۆنانەی کە بەکارێن بۆشت هەڵگرتن وا باشە لە مادەی پاک دروستکرابێ ئەگەر شوشە و ئیستیلی دەستنەکە و پلاستیکی پاک بەکارێن کەمە دو پرسیار هیچ ڕێگەیەکی زانستی هەیە ئەم گیابەهاریانە هەندێکیان تۆکەی وەربگیرێت و بچێنێت و دواتر بوون منە لە نزیک دەشتایەکی ماڵەکەی خۆت ئەوە بێت ینی بتانی وەری بگریتەوە بەرهەمەکەی خۆی دوو جۆرن جۆرێکیان ماڵی ئەکرێن و کێوین وەکو تۆڵەکە و پەڵپینە و ئەمانە کێشیان نییە تەنانەت و زەڵا تۆکانی هەڵەگیرێ و ئەچێنرێتەوە سەرکەوتووە جۆرێکیان وەکو ئاژەڵی کێوی هەرچەند ئەمانەیە ماڵیکەین ماڵی نابێت بۆ نمونە چەندجار قنر هەڵدراوە هەڵمانداوە نەتوانراوە ڕێواز بە زەحمەتە بەڕوو بە زەحمەتە قنر بە زەحمەتە گەپڵە بە زەحمەتە ئەوانەی کە مۆرکی ڕۆکی کێوی و شاخیان پێوەیە ماڵی ناکرێنواتە ناتوانێت لە ماڵ و لە کێڵگا بیچێنی بەڵام ئەوانەی کە گەڵاپان و ئەوانەی کە ڕەگنین واتە گەڵایان هەیە و بە دەرەوەن و زوو بەخۆیان ناهێن وەکو خەرتەلە چکە خەرتەلەش ڕۆکێکی دەرمانیە چاوبازە کە تۆکەی سلیمارینی تایە زۆر باشە بۆ شێرپەنجە زۆرترین لێکۆڵینەوەی لەسرە لە ئەڵمانیا و بەریتانیا و ئەمریکا
ماڵیەکرێت و کێویشە تۆڵەکەش بە هەمان شێوە تەنانەت ڕازیانە تەنانەت پەڵپینە ئەمانە هەموو ئەتوانرێ ماڵی بکرێت و لە چێلگا بچێنرێت و سەرکەوتوشە. بەڵێ دەستخۆش سپاس بۆ دکتۆر سەروەر لەکی پسپۆڕی پزیشکی جێگرەوە و تاواکاری سپاس دەکەین کە لەم دەخوازێت بەمانابوویت. دەشتان ساق دەست چاو ڕۆژێتی کێشە.